تاوەکو ئێستاش کە بۆ پێشاندانەکە هێندیەکی بەرەو کۆتایی دەڕوات پێ بڵێن هێشتا خەڵک هەر وەکەوەیە ئێرەیان چۆڵ نەکردوێ بەڕێزکان قارەمان لە ستودیۆی کراوەی کوردستان 24 زۆر بەخێر بێن. زۆر سپاس دەمەوێت لەسەرتادا سوپاسی کوردستان 24 بکەم بەڕاستی ئەو ماوەی ئەو دە ڕۆژە بەردەوام شەو ڕۆژ دەگەڵی بەس هێڵ بوون. سوپاس و سلاوێکی تایبەت لە بۆ شاوڵ تەیب لە بۆ کاک بیلال لە بۆ کاک سەهێن لە بۆ خوشکە ئاوارە مامدوو نەبێت دەستان خۆش ئێوە هۆکارێکی ئەوە بوون سەرەکی بوون بۆی خەڵک لێ کۆبێتەوە دەستان خۆش بێت. زۆر سپاسان دەکەم. ئەوە ئەرکوانە هەر چێژی نیشتیمانی و نەتەوەییە پێش من و ئاوارە کوردستان 24 ڕۆڵەکە دەبینێ ئەمجار بە ڕێنمایی کوردستان 24 ئێمە وەرکە نیشتیمانی و نەتەوەیە جێبەجێ دەکەین. ئەتۆش ڕۆڵت هەبووە نەگەر لێستا لێرە ڕۆلی باشتەوە لە کۆنفدراسیۆن و لە دیاسپۆرا لە 1-2 ساڵی ڕابردوو دەبینین ڕۆڵت هەبووە جا دەمەوێت لێت بپرسم ئەمڕۆ ئەو کۆبوونەوە جەماوەرێک گەورەت بینی وەکو قارەمان هەست بۆ چی کرد؟ ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە توانی کۆنفدراسیۆی ڕەوەندی کوردستانی بەرنامەی جەنابی سەرۆک بارزانی لە بۆ یەکخستنی کوردستانی دیاسپۆرا بەرهەمەکەی هەیە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت بوونی پەیامی جەنابی سەرۆک بارزانی لێرە بە پشگیری بە جەنابیان بۆ ڕۆژئاوای کرد بە هەزاران کوردی ڕۆژئاوا و کوردی پارچەکانی تر لە کۆبنەوە سوپاسی جەنابی سەرۆک بارزانی بکەن. ئەمە زۆر جێ دڵخۆشیە کە بەرنامەی یەکخستنی کوردانی دیاسپۆرا ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت کورد یەکگرتووتر دەبێت کورد یەکدەنگ دەبێت دەرەوە ئەمە جێ دڵخۆشی ئێمەیە بەڕاستی ئێمە لێرەوە دووبارە سوپاس بۆ جەنابی سەرۆک بارزانی کە ئەو هەدیە گەورەی پێشکەش بە کوردانی دیاسپۆرا کرد. زۆر سوپاس دەکەین خوای گەورە بیپارێزێت ئەو بوونی ئێمەیە بوونێتەوەی کووردە جەنابی سەرۆک بارزانی بە هەموو شێوەیەک بە هەوڵە دیپلۆماسیەکانی بە پشتگیری کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی هۆکاری سەرەکی ئەوە بوو کە کوردانی ڕۆژئاوا تووشی خەرکردن نێن. ئێمە سوپاسی دەکەین هەرچی هەیە لە سایه سەری جەنابی سەرۆک بارزانیە ئێمە خزمەتکاری جەنابیانین خوای گەورە تەمەین درێژکە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا کاک قارەمان پرسیارەکەی کاک سەهینیشەوە بوو وەکو قارەمان ئێستا هەرسجە دووارێکەمەوە چکە باش ئاگای لێ نەبوو ئەمن دەمێکە قارەمان ئاگام لێ کا قارەمان لە دیاسپۆرا لە 1-2 ساڵی ڕابردوو زۆر ئەکتیڤە وڵات بە وڵات گەڕا تەنانەت بۆ ئەوروپای شەرقیش ڕۆیشتی با بڵێن بۆ رووسیا و ئەرمینیا و جۆرجیا و ئەو وڵاتانە لە چالاچەکان ئامادەی دەبوو. ئەمڕۆ ئەو کۆبنەوە گەورە جەماوەریەت چی لە لای تۆ دروست کرد ئەو یەک بوونە ئەو یەک ڕەنگە ئەو یەک دەنگە چی دروست کرد؟ کاک سەهێن دڵخۆشی ئێمە بە دڵخۆشی جەنابی سەرۆک بارزانیە مادام جەنابی سەرۆک بارزانی دڵخۆش بێم هەمومان دڵخۆشین بەڕاستی من زۆر دڵخۆشم وە زۆر بە ئایندەیەکی ڕوون و گەشەوە دەروانمە کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی بۆیە دڵم زۆر خۆشە هەست بە ئیفتیخاری گەورە دەکەم کە من کەسێکی بچووک خزمەتکاری کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی بەرنامەی جەنابی سەرۆک بارزانی توانیمان ئەو هەموو خەڵکەی لە کۆ بکەینەوە هەرەوەندەیە دڵخۆشێکی گەورەیە و بەڕاستی وەسف ناکرێت بە هیچ شەیەک. مەزەندەکرێت چەند کەس بەشدار بوون؟ بەخۆی بە گوێرەی ئەوەی کە لێمان داوەتەوە قیاسی ئێرە دەڵێن نزیکەی 35,000 کەس بەشدار بووە. بەڵێ ئەمە لە کاتێکدا بوو دژایەتێکی زۆر کرا زۆرلانی حەزبی ویستیان ئەمە تێک دەن بەڕاستی هانی خەڵکیان دێ خەڵک بەشدانەوە بەڵام خەڵک بە خۆشحاڵیەوە دووبارە و سێبارە سەلماندیانەوە مەسعود بارزانی سەرۆک مەسعود بارزانی مەرجەعی نەتەوەی کووردە هەر شوێنێک جەنابی سەرۆک بارزانی پەیامی هەبێ کوردەمە پیر پەیامەکەیەوە دێن. ویستم ئەوە بڵێم لەسەر قسەکەیکە قارەمانی خەریکە ینی بەڕاستی هەموو کوردستانیان بە تەواوەتی هۆشیار بوونەوە ئیدی چێ لەگەڵ کێشەی کورد و دۆزی کورد و مافی نەتەوەی و مافی کوردستانی بوونە هەمووی هۆشیار بوونەتەوە ئیتر کاتێەوە هاتووە هیچ لایەنێک و پارتێک و ڕێکخراوێکی سیاسی تەسەوەر ناکەم توانای ئەوەی بمێنێ ڕێگر بێ لە چالاکیەک بۆ کورد و کوردستان بێ ئیدی خەڵک هۆشیار بۆتەوە قارەمان ئاماژەی پێدا لە 1-2 ڕۆژی ڕابردوو هەوڵ هەبووە بۆی شکست بە خۆپیشاندانە بێنێ بەڵام ئەوە نەتیجەکەی بوو بیدیمەوە هەڵبەت بێگومان جاران دەمانگوو دەستینەتەوەی کەمە ئێستا لە نێو ڕەوەندی کوردستانی ئەمە سەلمێنرا کە سەرۆک بارزانی نەتەوەبوون بەلایەوە گرنگە ڕاستە ڕەنگە ئایدۆلۆژیای حزبی بوون ئەمە حزب ڕێگایەکە بۆ گەیشتن بە ئامانجێکی سەرەکی بەڵام کوردستانی بیر دەکاتەوە نەتەوەی کورد بەلایەوە زۆر گرنگە ئەو کەسێک کە ئێستا بۆتە مەرجع
بۆ هەموو کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئێوە لەگەڵ ڕەوەندی کوردستانی لێرە پەیوەندیەتی پتە و تند و تۆڵتان هەیە ئەوان چۆن دەڕوانن ئەم بارودۆخە ئاوەڵەخان لە ڕۆژ لە دەرەوە بەرگشتی بە تایبەتی جیلی دووەم و سێیان هەندێک خەڵک پێمان بوو کە کوردستانیان لەبیر چووە نەتەوەی خۆیان لەبیر چۆتەوە بەڵام بەڕاستی ئەوە تەنها قسە بوو خەڵک ڕێک نەخرابوو بەڵام دوای بەرنامەکەی جەنابی سەرۆک بارزانی ئیتر خەڵک وردەوردە وشار بووە تێگەیشت کە ڕێبازی ڕاست ڕێگای دروست بۆ کوردایەتی چیە بۆیە خەڵک لەژێر و ئالایە کۆ دەبێتەوە بەداخەوە حەزبی سیاسی دانەویست کورد پەردکەن دابەشیانکەن بەڵام جەنابی سەرۆک بارزانی بوونی ئەو کوردی جارێکی تر یەک خستەوە و تا جەنابی سەرۆک بارزانی و ڕێبازی بارزانی ما بێت کوردایەتی و کوردستانی بوون بەردەوام دەبێت لە هەر چوار پارچە پرسیاری لێ بکەم ماوەیەک پێش ئێستا کۆبوونەوەیەکی بەرین ڕێک خراپەوە بەڕێوەچوونی ئاهەنگی نەورۆز کە کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی نیازی هەیە بەڕێوەی بە ئاهەنگەکە چۆنە بێ پلانتان چییە وەکو کۆنفدراسیۆن بۆ بەڕێوەبردننی ئاهەنگی ئێمە لیژنەی سەرپەرشتی ئامادەکاری بۆ نەورۆز ڕێکخراوە و مۆڵەتی فەرمی لە دەوڵەتی ئەڵمانیا وەرگیراوە ئێستا خەریکی کاروباری نەورۆز دەبین دوایەوە بە گوێرە بە هۆکاری بوونی ئەو ڕووداوانی ڕۆژەوە هەندێک ئێمە خەریکی ئەو چالەکە بوون ئەوەی کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی کردی تەنها لێرە نەبوو ئەماوەی دە ڕۆژە لە هەموو دنیا نەک تەنها لێرە لە ئەمریکا لە کەنەدا لە وڵاتانی تری ئەوروپا لە نەرویج لە ڤیان لە نەمسا لە هۆڵندا لە بەریتانیا کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی سەرکێشی کرد و ئێستاش دوای ئەمە ئێمە خەریک دەبین بۆی بەرنمەیەکی نەورۆزی نەتەوەی گەورەتر لە پارسا ڕێک بخەین و هیوادارم و دڵنیاشم کە نەورۆزێکی سەرکەوتوو گەورە دەبێت چونکە وەکو وتم بەرنامەی جەنابی سەرۆک بارزانیە ئەمە قووەتی ئێمە نیە هێزی ئێمە نیە هێزی جەنابی سەرۆک بارزانیە بۆیە کوردستانیان لە دەوری کۆ دەبنەوە شوێنێک دەیکەن لە چ وڵاتی لە ئەڵمانیا هەر لە ئەڵمانیا من ویستم بپرسم ئێستا کۆدەنجێک و یەکبوونێک و یەکڕەنجێک لە ناو کوردستانیان دروست بووە ئێوە وەکو کۆنفیدراسیۆن بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا و چەندە پارێزەری ئەو یەکبوون و یەکدەنجێ دەبن چەندە پارێزەری ئەو یەکدەنجی و یەکڕەنجێ دەبن لە وڵاتانی ئەوروپا وەکو کۆنفیدراسیۆنەکە ئامانجی کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی ئامانجی کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی یەکخستنی کوردستانیانە بله تماشاوان جا دی او بگمان خو نشاندن برفریا کوردستانیانه کل باجار بون آلمانیا بریو دچه ده چرچوه خو نشاندن که به سرپرشی کنفدراسیون رواندا کوردستانی بریو دچه براس پاردا سروک بارزانی البته بریو دچه به 10,000 ج کوردستانیان در وی ولات تایبەتی لە ئەڵمانیا دەورین جودا جودایان ئەڵمانیا تێدا بەشدارن و کومێکە هونەرمەندین نەتەوەیین ناودەنگین کوردستانی ژی تێدا بەشدارن چارچوێکردنەواڵێدا پەیامە سەروک بارزانی ژی هاتە بۆ خواندن بێگومان جەنابێ سەروکی تەکێزیل سەرگەلێک خاڵین جەوەری کردجوانە ڕاستە وڵاتی me bi zûrê hatiye dabeşkirin lê du zame weke netewê yek duze em hemû hev çarenûsîn û pêwîst e jî di çarçivê van welatên ku Kurdistan ser hatiye dabeşkirin li gor yasa û reseynan pirsgirêka Kurdan pirsa Kurdan birêv rêbazên diyalogê waştiyane bête çareserkirin taybetî jî sebaratê rewşa Rojavayê Kurdistanê helbete carekê din serwîkî teekîd serandê kir ku pêwîst e pirsa Kurdan li Rojavayê Kurdistanê bête çareserkirin ew mersûmên kumarî ku li derheqê Kurdan û carekê din vegeryana pêdana nasnamê û babetê zimanî û kumekê din pirsên din êdî di çarçovê destûrekê her temî li vî welatî bête çespandin bi babetekê destûrî êdî bayekê kunkerîtî ev pirsgirêka bêne çareserkirin her wiha Serok Barzanî di çarçovê peyama xwe da ev jî teekîd kir ku bêguman pêwîst e rewşa Rojavayê Kurdistanê û çarenivîsê Kurdan jî bête li berçavgirtin êdî ew carekê din tuşî tepasariyê û cînosayê dê şinavçûnê nebin helbete serinç serhindê ye ku revenda Kurdistanê li dervê welat ku bi milyûnan Kurd li dervê welat dijîn taybetî Almanya ku pêtirîn Kurd li Almanya dijîn helbete Almanya welatekî xwedî bandor e temaşavanê ja êdî pêştir serinç serhindê hebûye ku revenda Kurdistanî bi awayekî baş di çarçûvê stratîjekê netewî û niştîmanî û hêzekê netewî niştîmanî nehatiye rêxistin ji ber ku zêdetir hatike parvekirin li ser aydiya û bîrobûçûn û partiyên siyasî da ew jî hûn dizanin berdewam partiyên siyasiyên Kurdistanê mixabin yekekekê wan ya xurtnîne stratîjekê wan ya hevbeşê netewî niştîmanî nîne lê niha bi rastparda Serok Barzanî ku beşek hatiye vekirin beşê Federasyona Revenda Kurdistanê êdî hewl dide Revenda Kurdistanê li diyaspora lêk bixe di çarçova stratîjekê netewî niştîmaniyê
هەف بەشدا جارێکدن ئەم دچینە بۆن. جارێکی دیکە سەرماندی لە هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵات بە کۆمەلگای نێودەوڵەتی سلمان کە کوردیەکە لە هەموو کاتە سەخت و دژوارەکاندا کورد لە پشتی